بالنسبة للغلاء أنت مثل ما تعرف الطوز قبل سنتين سەبارەت بە گۆڕانکاریەکانی خورماتوو پێش 2 ساڵ لەمەوبەر خورماتوویەکی تر بوو لە ڕووی خزمەتگوزاریەکانەوە 115 تێنەدەپەڕان بەڵام ڕێژەکە ئێستا 180 تێپەڕاندووە و سوپاسی سەرۆکوزیران و لایەنە پەیوەندیدارەکان دەکەین کە هەمیشە هاوکارمان بوون لە ڕووی خزمەتگوزاریەکان و بەرەو پێشچوونی قزاکە لە ئێستاشدا چەندین پرۆژەی خزمەتگوزاری بەڕێوەیە بەشێکیان لە جێبەجێکردندان و بەشەکەی تریشیان لە داهاتوویەکی نزیکدا دەست پێ دەکات و لە ماوەکانی داهاتووشدا دەبێت ئاستی خزمەتگوزاریەکان بگاتە 195. هۆکارێکی دیکەی بەرزبوونەوەی نرخی خانوبەرا بۆ ئەوەیە کە قەزاکە لە ڕووی ئاسایشەوە زۆر باشە و خەڵکی بە ئارزووی خۆی دەتوانێت بە ئازادی بسوڕێتەوە لە چاو ڕابردوو کە قەزاکە پڕ بوو لە مەترسی و خوڕقاتی ئەمنی لە ئێستاشدا دەتوانین بڵین خورماتوو بۆتە عێراقێکی بچووک و سەرجەم لە تەوەکان بێ جیاوازی تێدا بە ئارامی دەژێن و هەرەمە شوای کردووە نرخی خانوبەرا لە قەزاکەدا بۆ چەند هێندە بەرز بێتەوە.